بانێم و لایەک باش چایم و تاماسەکەم بەڕێزان داوای لێ بوو نەگەمەگەری پێشیار تا و نەتوانم پێشا و پسەر ناچۆم بوو Tiny. Fakat muzlucan نەکەنی مانە بەخوا کاک مبین ئەوەی کە لە ڤیدیۆکە دەرەکەیە ئەوەی لێیە خبري فيغن كناري شوي فيغن لا يخومان بحساب طبعا سەرچاو کاکە عاریجان ئەتوانی بی سەیرێکی مۆزاییک بەخوا مێم نێناوە بەس مۆزاییک سوور چوار نێرمێناوەش بۆ کاگەباڵ لێڵم ژێرێت ئەو نیری پێویست سڵاو کاک مۆزاییجان زۆر سپاس کاک فەلاحجان بەڕێزان دوکانی کاردیناڵ گەڕەشی مامۆستایان بەرامبەر دەرگای پاشی ئازادی ئازادی مۆڵەت کەسێ ئێمە لە خزمەتیان کاک یوسف کامەران گیان تۆ چاوی منی ئێمە لە مانگی شەشە وتومانە زێبرا نایانین لەبەرەوەی ئینتاجی سلێمانی ئێمە ئینتاجی زۆرمانەیە خەڵکی کەشەیە ئەیێنێ ئێمە نایێنین لەبەرەوەی ئێمە ئینتاجی خۆمان زۆرە من خۆم بەش بە حاڵی خۆمان سێسەد بەس زێبرامانەیە بێتی طبعا أما بشوفيتي أظن أما 8 ساعة وشيني كي بسير مي أنا ثاني شيء عليك السلام بخير نسلب شاي من
قوربانی چاوم بەخێر لێ یاخوات بەڵێ 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 ڕێکخاتەری تێدایە و توانین لەگەڵ سەفارا قسە بکەیت چی بێ من لە خزمەتم مامە گۆیان باسی شکر دەنگ باسی تۆ چاوەکەمی طبعا وأنا حدين الزكاة مثل وجبت مشون أنا شو الزكاة يساري إيه وما سكم رجل صلاة ما يبوها مولاك أخ محمد الشامري عليكم السلام ورحمة الله وبركاته احكي ويا أخ محمد أبو ياسين وأني بخدمتك حبيبي أتوقع أنت اتصلت بي أيضا إن شاء الله بياخير صلاة الرزمان بو مولاك شاية متاماسة مو زوزو فقط نێرومەی دەبڵفاتە چییە بەبێ زەحمەت کاک موبین ئەگەر عەزیز نەبێ من دەبڵفاتە نازانم مەبەستێ لە چییە چکە لە کەناریە دەبڵفاتەر نییە کاکە باژیانێرەکان هەمووی پولن وەڵی ئەفی کاک موبین گیان بەس ئەوانەی لێیە سەیری کەسی بێ من لە خدمەتام ئەوانەی لێیە سەیری پیام بکە ئەوە سەیرە خدمەتانە نام گۆرانجار ئیسلێن براکە لە کافەوە ئەوە ئینەکە چی پێ خۆ دەتوانیە وەکی کاک گۆران بەڕێزان من زۆر سوپاسانەکەم چایە متاماسەکەم هیوادارم توانی بێتمان ویدیۆکانتان بۆ ببینن زۆر سوپاس کاتی